مسلمان بۆی هەیە وشەی عیبری بەکاربێنێ؟ وشەیەک هەیە لە ئەوانەی کە پێڵەن عیبری بە عەرەبی بخۆی لای هیبرۆی پێی دەڵێن هەلەلوویە، ئەو وشەیە کە مەسیح بەکاری دێنێ کریستیانەکان و جوولەکەکانیش بەکاری دێنن، بەڵام بخۆی ماناکەی مانایەکی جوانی هەیە، بە مانای praise to the Lord دێ، ینی ستایشی یەزدان بکەن، ستایشی خوای گەورە بکەن. ئایا مسلمان بۆی هەیە ئەو جۆرە وشانە بەکاربێنێ؟ هەر مصطلحی ئیسلامی نەبوو لایق نییە ئینسانی مسلمان بەکاری بێنێت، بە تایبەت ئەوانەی طقوساتی دینی یەهودی و نەسڕانیە ئینسانی مسلمان حرامە بەکاری بێنێت، بە هیچ شێوازێک نابێ بەکاری بێنێت. ئێستا بۆ نمونە ئێماڵێن السلام عەلەیکم وەڕەحمەت الله وبەرەکاتوه، خۆ یەهودی بەڵێ وەڵا ئەو پرسیارم کرد لەبەرەوەی طبعا هاوڕێکم هەیە خەڵکی ئیندۆنێزیا، ئەوانە هەر کۆمەڵگەی مسلمانن ئیسلامینە کە تێکەڵاویان بووم دانەیەکیان هەر ئەو وشەی دووبارە دەکردەوە. منیش پێم گوتم ئەوە وشەیەکی عیبریە، بۆشت دەپرسم پرسیارت بۆ دەکەم لە کەسێکی زیرەک، چونکم ماناکەی بۆ خوددایە، چونکم ئەوە تۆ ستایکی خوا دەکەی، بەڵام ئایا ئەو خوددا ئەڵڵایەکەی ئێمە یاخود ئەو مەسیحەیە کە کریستیانەکان بۆ خۆیان دایانناوە؟ بانۆکوتم ئەوانە چەند مستەلەحێکە ینی تایبەتە بەو ئەدیانانەوە، یەهودیە، نەسڕانیە، هەر دینێکی تر، کەواتە ئەو مستەلەحاتانە ناشێت دابدرێت بۆ مستەلەحات بکرێت بە مستەلەحاتی ئیسلامی خۆمان یا مسلمانان بەکاری بێنن. ئەوانەی ئێمە ما فەڕەتنا فی الکتاب من شەی، خوای گەورە هیچی بۆ جێ نەهێشتووین، هەموو شتێکی بۆ باس کردوین. ئەم قورئانە فیه ذیکروکم، هەموو ژیاننامە و هەموو کولتور و یاسا و ڕێساکانی ئێمەی تایە. و پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمێ من بەجێتانم هێشتووە علی المحجة البيضاء ليلها كنهارها، یعنی ئەوەنە ڕوون و ئاشکرایە ئەم دینە، شەوەکەی وەک ڕۆژ وایە، شەو چەندێ تاریکە، بەڵام ئەم دینە شەوەکەشی هەر وەکو ڕۆژ وایە، ئەوەنە ڕووناکە، کەواتە غامەڵی تیان نییە. ئێمە پێویستمان بەوەیە کە ئیلتیزام و پابەندی بە دینەکەی خۆمانەوە بکەین بە هەموو ئەو شانی کەوا سونەتەکەوا واجبە، نەک بڕۆین لە شوێنێکی ترەوە قەرزکەین. پێویستمان بە قەرز نییە قوربانیان.